پروژه سریانا کلکچی بۆ ناو بازارێ کلکچی وەک چەندین پروژەیەن دی لە سنوورێ قەزایە شێخان هاتیە ڕاوەستاندن و ئەڤێئێکێژی دلگرانیە وڵاتیان لە پەی خۆئانیە. و ئەی سایدەش ینی زۆر تۆزی هەیە وەکی سارت زۆر خۆش تێن لەسەری ینی تۆز دەکات ئێمەی زۆر ئزعاج دەکات. ئەمە 2 ساڵەیە ئەو شار ئاهاتگەڕاگەتن و هیچ دیار نییە کە چێ بکەن. يعني نبس أو شارع عشوائي بيجي كم كورتي زورة مثلا لي ناحية كلكتيا ناحية زورة بيجي بس حكومة بتشاوي كم صحي ناحية ذاكتن بداخل ماوي زيادة لسه سالم رجاء أو هالدرا ونتو عندنا وكشكل شهر سر بك أجبيانو قيران دارية إنه آخر بشتي صالح وقيران دارية نبو لهرم كردستان روي لهرم كردستان كرو ماوي زيادة لسه سالم وكشيء زيادة لدوزار وتومبيري بارها الجرو وتومبيري تايبتي لناحية كلكشية تاي سنة أنتوانيو رجاء زيادة نزدیکی 2 کیلومتر و تاوی درستی کم چاکی کن. دەمێ 2 ساڵانە ئەندەرپاسا کەلەکچی و جووتسایدێ ناوا بازارێ کەلەکچی هاتیە ڕاوەستاندن وڵاتیژی دەبێژن تمام نەکردن ئاڤان پرۆژەیان کارتێکردن لە سەردووکان و ئۆتۆمبیلێن وان دروست کردیە و سیمایە ناوا باژارێژی تێکدایە. کە زۆر ڕووداوی هاتوچۆ هەتا ئێستا لێر ڕووی داوە و یەک لەو ڕووداوانە هەر برایی من بخۆی بەس ئەلحەمدوللا سلامەت بی لە ڕووداوەکە هەر لەی ڕێگەیە تووشی ڕووداوی هاتوچۆوی. زێدەباری بزاوێن مە بۆ وەرگرتنا داخویانیە ڕێڤەبەرێ ناحیا کەلەکچی لێ وەک جارێندی بەرسڤا پەیوەندیە مەنەدا و لە دەمێ دەوامێ لە سەرکارێ خوا ئامادە نەبوو بەرسڤا ئاریشەیەن وڵاتیان بدەت. ئەندامێکی لیژنەیە خزمەتگوزاری لە جڤاتا پارێزگەها دۆکێ دەبێژە نها حکوومەتێ پارە نینە بۆ دەستپێکردنا ڤان پرۆژەیان. من لە قەیرانێکی دارایین ئەگەر بێت و پارەکەی بە تەواوی بۆی سەرە بکرێت ئەوە پرۆژەکە جێبەجێ دەکرێت. بەڵام بە جۆتسایدکردنی کەلەکچی و ئەمانە کە بەڕاستی ئێمە بەدادەچوومە بۆی کردووە ئێستا پارە نییە ئەم پرۆژانە جێبەجێ بکرێت. چەندین پرۆژەیەن خزمەتگوزاری لە سنوورێ ناحیا کەلەکچی کار لێ هاتیە ڕاوەستاندن و لە دەمێ بووری چەندین جاران ژێبەر نەبوونە خزمەتگوزاریان لە vê ناحیێ خەرفەبوون و ناڕەزایەتی هاتن لە دارخستن و بەرپرسên دەڤەرێ ژی خوا لە چاوێن کامیرا ددزن. تایف گۆران NRT ناحیا کەلەکچیە سەر بە قەزایە شێخان.